بەڕێوەبەری گشتی کاروبارەکانی هۆزەکان لە وەزارەتی ناوخۆی عێراق سەردانی پارێزگای کەرکووکی کرد و لەگەڵ سەرۆک هۆزەکانی کەرکووک کۆبوونەوە و چەندین پرسی هەنووکەییان خستە بەرباس و گفتوگۆ. لغرض إدامة التواصل مع عشائرنا الأصيلة لەسەر داوای جەنابی وەزیری ناوخۆ بۆ ئەوەی پەیوەندیمان لەگەڵ هۆزە ڕەسەنەکانی ئەم شارە بەردەوام بێت سەردانی کەرکووکمان کرد بە تایبەت لەم کاتەدا کە چەندین پرسی نەخوازرا و لە وڵاتەکەماندا هەیە. سەرۆک هۆزەکانی کەرکووک کە لەسەر جەمنەتەوەکانی شارەکە پێک هاتبوون باسییان لا پێکەوەژیانی ئاشتیانە دەکرد لەسەر ڕێبازی چەپکە گوڵەکەی مام لەگەڵ ئەوەشدا کورد بە گلەییە بەرامبەر ئەو ناحەقیانەی بەرامبەریان دەکرێت. ئیمڕۆ عالەم زۆر هەژارە زۆر وێرانە کار و ئیش نییە یعنی تەعیناتەکان ئەم تەعیناتێکوا لە شین دروست کراوە لە تەربیەوە لە سەحەوە لە شەریکەی نەوتەوە تا ئیستاچی ئەو ناوانە هەمویان لە پێش دایرەی شەریکەی نەوت مزاهراکەن و دەرەچن خۆپیشاندان هینەکەن بەڵام هەتا ئیستا چارەسەر نەکراوە. مرۆڤ بەداخەوە ئەوان خۆیان ئێستا وەک کابرایکی ڕاکان زوبۆری خۆی هەوڵەدا مەتەن ئەو کەسانێکوا بێنێت و لێرە هینیاکات. ئێمە وەزەمان گەلێ خراپاکە بێت و هین بکەین بەڵام وەک عشایرەکانی کەرکووک ئێمە هەمووان برایەکین. ئێمە دائما محاولة ئەکەن يعني وجهات نظر كورد عرب تركمان حمي ببيكوا بيكوي حل بكن اگر مشاكل تشتمشتها حتى حل بكن وخدمت بكن لكركوك. الرئيس الراحل مام جلال انها باقة ورد ذات الوان زاهية. کەرکووک شارێکی پێکەوەژیان و برایەتیە هەر وەک سەرۆک مام جەلالیش وتوویەتی کەرکووک چەپکە گوڵەکەیە و لە چەندین ڕەنگی جیاواز پێک هاتووە بەردەوام گرەویان لەسەر ئەوە دەکرد کە کەرکووک بەرمی لە باروتەکەیە بەڵام ئێمە گرەومان لەسەر ئەوە کرد کە کەرکووک شارێکی نمونەییە لە تەواوی ڕۆژهەڵاتی ناوڕاست. سەرجەم سەرۆک هۆزەکان پێیان وایە کەرکووک پێویستە لەژێر سیاسەتی چەپکە گوڵەکەی مامدا بەڕێوە بچێت و هۆشداریش دەدەن بە ئیدارە و پارێزگاری بە وەکالەتی کەرکووک کە نەک ئەو بەڵکو حکوومەتە زۆر بەهێزەکانی پێشووتری خۆشیان نەیانتوانیوە بەو سیاسەتە نەگریسەیان حکومداری بکەن و بۆیان بچێتە سەر. خەبات نەجمەدین گەلی کوردستان کەرکووک.